ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە لێکدانەوە هەڵوێستەوە هاتمەوە بۆلاتان لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمانە چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون کە وەک هەموو جارێ بۆتان ئەخوێنمەوە. بابەتی یەکەمان بە سەردێڕی نیزامی سەرمایەداری، ڕیکلام و ژنە. سیستەمی ئابووری سەرمایە سالاری بەرهەمهێنانی کاڵایە. بەرهەمهێنان و فرۆش و دواتریش ئەوە بەکارهێنانی کاڵایە کە کەڵەکەبوونی سەرمایی بۆ بەرهەمهێنانی زیاتر لێ دەکەوێتەوە. هەر کام لەو ئەڵقانەی ئەو زنجیرەیە نەبێت، ئەو سیستەمە ئابووریە تووشی کەند و کۆسە بدێت. لەم ڕوانگەیەوەیە ڕیکلام کە ڕۆڵێکی گرنگی لە پەرەپێدانی کللتوری بەکارهێنان و واتە مەسرەفدا هەیە، بۆ کاملکردنی ئەو زنجیرەیە خاوەن گرنگیەکی بنەڕەتیە. لە سەرەتادا ڕیکلام زیاتر لەلایەنی زانیاری هەبوو کە زانیاری دەگەیان، بەڵام لە کۆتاییەکانی سەدەی 19 ئەگەر کاڵایەکی نوێ هاتووەتە بازار، لە ڕیکلامە بازرگانیەکاندا ئاماژە بە هەندێک لە تایبەتمەندەکانی دەکرا. لەو قۆناغا کەمتر وا هەبوو کە لە ڕیکلامەکاندا بەشێک زیاتر لە تایبەتمەندیەکانی کاڵاکە ئاماژە بکرێت. بەواتەیەکی تر ڕۆڵی سەرەکی و بنەڕەتی ڕیکلام لەم دەورەیە گەیاندنی زانیاری بە بەکارهێنەرانی کاڵاکان بوو. بەڵام لە ساڵی 1925 زاینیەوە ئەو شێوازە بەرەبەرە گۆڕە. شەریکەکان بەو ئاکامە گەیشتن بۆ فرۆشتنی کاڵای زیاتر تێڕوانینێکی تر پێویستە. لەو کاتە بە دوای بەکارهێنانی پرۆپاگەندەی بازرگانی ڕیکلام هەوڵیاندا کاڵاکان بەویست و هەستی مرۆڤەکانەوە گرێ بدەن. یەکێک لە سەرەتایترین ویستە مرۆیەکانی ژمەیلی جنسیە و هەلێرشەوەیە کە کەڵک وەرگرتن لە ڕاستیدا سوء ئیستیفادەکردن لە ژنان لە ڕیکلامەکاندا دەست پێ دەکات. بەواتەیەکی تر ئەوەی پەرە دەگرێت یان پەرە دەگرێت فرۆشتنی هیوای درۆیینە و ئەوەش چەمکی هاوبەشی نێوان ڕیکلامەکانە. ئەمڕۆکە بووەتە باو لە ڕیکلامەکان زانیاریەک لە بابەت کاڵەکان دەست ناکەوێت و بە پێچەوانەوە پروپاگەندەی بازرگانی لە هەوڵی وێنەگەریدایە. لەو هەوڵەدا بۆ وێنەگەری جەستەی ژن چ بە گشتیوە چ بە شێوازێکی تایبەتی بۆ هەڵخراندنی خەڵک بۆ بەکارهێنانی کاڵایەک دێتە ناو هاوکێشەکە. جیا لە هەر شتێکی تری ئەو دیاردەیە. یەکێک لە ئەنجامەکانی ئەو کارە بریتە لە بەدەستەوەدانی وێنەگەلێکی ناڕاستەقینە لە ژنان. ئەوە ڕاستە کە ژنانی لە چەشنی ناو ڕیکلامەکان لە هیچ شوێنێک بەدی ناکەیت. بە پێچەوانەوە بە گواستنەوەی بیرۆکەی نائەمنی و ناتەواوی لە ژنان و بەرەبەرە لە پیاواندا، پەیامی سەرەکی و ڕیکلامانە بریتە لەوەی ئەگەر کاڵاکانی ئێمە بەکاربێنن، ئەوە کەم و کوڕیەکان نامێنێت. لێرەدایە کە هیوای درۆیینا دەخۆڵقێنرێت. لە نزیک بەگشت ڕیکلامەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە ژن و پیاوی گونجاو خاوەن چ تایبەتمەندیەکن. ئەوە دەبێت بە هێزب یان دەوڵەمەند و وەرزشکار بڕوا بەخۆ بێت. لە بابەت ژنانیشەوە پەیامەکان گرێیەکی هاوبەشیان هەیە. ژن دەبێت جوان بێت، هەڵبەت دەبێت بۆترێ کە ڕیکلام سەرچاوی دەستپێکی ئەو تێڕوانی نەش نییە، بەڵام ئەوەی کردوێتی و دەیکات هاوکات لەگەڵ جنسیەت گەرایی ئەو وێنە تایبەتەی لە جوانی دروستتر کردووەتەوە. یەکێک لە ئەنجامە جدیەکانی پرۆپاگەندە بریتە لەوەی ئەو وێنە جوان و تایبەتە جەزمی تر بووەتەوە و بەکردەوە ئاکامەکانی بووەتە ئازار و عەزابی ژنان و لە هەندێک کاتدا مەرگی ئەوانی لێکەوتوەتەوە. ئەم وێنە تاک و تەواوە لە جوانی ژنان، وێنەگەری ژنانێکی گەنج قەد باریک، چاوشین و ددان بەفرین و خۆش ئەندامە کە هیچ چین و چیرۆکێک بە ڕوخساریەوە بەدی ناکرێت. ڕەنگە مرۆڤی وا کەم بەدی بکرێت. ئەوە وێنەگرەکان، ئارایشگا، ئەو کەسانەی کە ڕوتوشکاری وێنەکان و ئەو کەسانەی جوانکاری پلاستیکی دەکەن خوڵقێنەری ئەو وێنانن. وەهمێکە کە هونەرمەندانی جۆراوجۆر چێ دەکەن. ئەرکێ و جۆرە هونەرمەندانە نەهێشتنی کەم و کوڕیەکانە بەسەر وێنەکانەوە. زۆربەی کاتەکان وێنەکان مۆنتاژکراون و هەر بەشیان لە مۆدێلێک وەرگیراون. ئەو چەشنە وێنە و ڕیکلامانەش ژنان هاندەدات لە جیهانی واقعدا وێنە دەستکاری نەکراوەکانی خۆیان بخەنە پاڵ ئەو چەشنە مۆدێلانە.
هەر بۆیە یەکێک لەو خاڵانەی دەبێ ئاماژەی پێ بکرێت ڕۆڵی ئەم چەشنە ڕیکلامانە لە تمەی دەرونی و نەمانی باوەڕ بەخۆبوون دەخاتە سوێی. بەڵێ بینەران ناوبڕێکی کوروەردەگرین دواتر دێم وڵاتە. هەڵبەت ئەو باوەڕ بەخۆبوونە وێران کراوە وا بڕیارە بە خرجکردنی پارە و بەکارهێنانی بەرهەمی شەریکەکان بگەڕێنرێتەوە. هەڵبەت بڕیار نییە ئەو بەڵێنەوە ستانە بێتە دی، چونکە ئەگەر کوو هاتە دی ئەوە فرۆشی بەرهەمەکان تووشی هەوراز دێن. بە وێنە چاو لە ئامارەکان بکەین. لە ئەمریکا بە شێوەی مامناوەن ژنان ساڵانە 33 ملیارد دلار بۆ کەمکردنەوەی کێش، 7 ملیارد دلار بۆ کەلوپەلی ئارایشی و 300 ملیۆن دلاریش خەرجی جوانکاری پلاسیکی دەکەن. لە سەرەتای سەرهەڵدانی پروپاگەندەی مۆدێرن لە ساڵەکانی 1920 ئامانجی سەرەکی ڕیکلامەکان پەردان بەنا ئەمنی تاکە کەسی بووە. بە چەشنێکی تر ئامانجی پروپاگەندەکان بریتیە لە ناڕازیکردنی هەمووان لەوەی کە هەن و شێوەی ژیانیان مەبەست لەو کارە ڕوونە. بەکارهێنەرانی ڕازی سەرچاوێکی باش نین بۆ دەستەبەرکردنی ببورن قازانج و کللتوری بەکارهێنان. پێویستی بە بازارێکە کە پیاوەکانی خوازیاری شتێکن و ئەو ژنانی ئامادەی بەشت بوونن. تایبەتمەندیەکانی ئەو شتەش لەلایەن بازار و بەرهەمهێنەران بۆ فرۆشتنی بەرهەمەکانیان دیاری دەکرێت. ئامانجی سەرەکی پروپاگەندەکان لە هەر دەورەیەکیش بەدەستەوە دانی وێنەیەکی تایبەت لە ژنان. تایبەتمەندیە وێنەیەش بریتیە لەوەی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی ڕەهای ژنان لە واقعدا هەن جیاواز بێت. هەرچی جیاوازی نێوان وێنە ڕاستەقینەکەی ژنان و ئەو وێنانش زیاتر بێت لە بەرژەوەندی پروپاگەندەیە. دیوێکی تری وێنەگەری پەیوەندی بە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنان هەیە. لە زۆربەی ڕیکلامەکان ژنان وێڕای بەشداری ڕوو لە گەشەیان لە بازاڕی کاردا، هەروە خەریکی ئاشپەزی، خاوێنکردنەوەی ناوماڵ، منداڵداری و نیگەرانی سڕینەوەی پەڵەیەک بەسەر ڕوخساریان و لەکەیەک بەسەر کراسی هاوسەر و قاپ و کەوچەکەکانەوەن. واتە وێڕای ئەنجامدانی گشت ئەو کارانە لە کۆتاییدا بە بەکارهێنانی بەرهەمی ئارایشی دەتوانن وەک مۆدێلێکی جوان و هەڵخرێنەر دارکەون. وێڕای گشت ئەمانە زۆر کەسیش لەو باوەڕەدان کە ڕیکلامەکان ئاوێنەی باڵانوێنی کۆمەڵگای پیاوسەلارین. هەرچیەک بێت ئامانجی ئەو ڕیکلامانە ئەوەیە ژنان دەتوانن ببن بە هەر شتێک کە پیاوان گەرەکیانە. مرۆڤ بەرەو بەشتکردن یەکەمین هەنگاوە لە هەلومەرجێکدا کە ڕێکە پێدەری تند و تیژی دژ بە ژنانە. لە کۆمەڵگاکانی پێشوودا زۆڵم و زۆری سەر ژنان لەبەر بڵاوترین کێشە کۆمەڵایەتیەکان بوو. ئەگەرچی لەو کۆمەڵگا مۆدێرنانە وا پێدەچێت بۆ کەمکردنەوەی ئەو چەوسانەوەی هەنگاو هەڵگیراوە، بەڵام چەوسانەوەی ژنان پەرەی سندووە. ئەوەش لە زاتی نظامی سەرمایەداریدایە و وجودی هاتووە. منداڵ دەبێ منداڵی بکات ناونیشانی بابەتی دووەممانە. منداڵ دەبێ منداڵی بکات. نظامی سەرمایەداری هۆکاری سەرەکی دیاردەی منداڵانی کارە. هێزی کاری منداڵان هەرزانە. ئەوان توانایی داکۆکیکردن لە مافی خۆیان نییە و بە ناچار گوێ بە فەرمانێکی کەم تەوەقوان و ئەم منداڵانە بە زۆری لە ناوەندە نائەمنەکاندا بەکاردێن و بە شێوەیەکی ڕێژەی تووشی زۆرترین ڕووداوی کار دەبن. بێبەشبوون لە قۆناغی منداڵی و گەشە و هەڵدانی سروشتی، بێبەشبوون لە خوێندن، بێبەشبوون لە بێداشت و دەرمانی گونجاو لە پاڵ ڕووداوی شوێنی کار تەنیا گۆشەیەک لەو مەسیبەتانەی و منداڵانی کار بەدەستیەوە دەناڵێنن هەیە و هەبووە. و بەهۆی ئەوەی کە بەشێک لە منداڵانی کار منداڵانی خیابانین، ئەو منداڵانە لە بەردەم مەترسی سوءئیستفادەی جنسی و بەکارهاتن و لە گواستنەوەی مادە هۆشبەرەکاندان. نەتەنیا قاچاقچێتی مادە هۆشبەرەکان لەم منداڵانە سوءئیستفادە دەکەن، بەڵکو سوپا و هێزە ئینتیزامیەکانیش لەم مەیدانەدا چالاکن. ئەمانە بەشێک لە موسیبەتە دیارەکانی منداڵانی کارە. ئەوان نەتەنیا وەک منداڵانی کار بە توندی چەوساونەتەوە و خەریکە لە ژێر چەرخی ستەم و زۆرداریدا وردەبن، بەڵکو وەک منداڵانی ئەفغانستانیش دەکەونە بەرستەم.
هەڵاواردن و ئەزیەت و ئازار لەلایەن خاوەنکاران و شوێ نزمی ئێرانیەوە. دیارە کۆماری ئیسلامی وەک خاوەنکارێک زۆرترین کەڵکی لە هێزی کاری منداڵان و لەوانە منداڵانی ئەفغانستانی ژوەرگرتووە و وەردەکرێت. منداڵانی کار و خیابان بەشێک لە کێشە و گرفتی ئینسانی چینی کرێکار لە ئێراندان. ئەم منداڵانە لە نێو سیستەمی سەرمایەداری لە دنیا و لە ئێراندا ئەم ڕازێکن بۆ هەرچی هەرزانترکردنی و هێشتنەوەی هێزی کاری سەرجەم کرێکاران. کێشەی بەدخۆراکی، خوێندن، بەهداش، گەشە و پەروەردەی منداڵانیش بە تەواوی دەکەوێتە سەر کێشە و گرفتە کرێکاریەکان. لە ئاستی جیهاندا لە ئاکامی چەندین خەبات و تێکۆشانی کرێکاری و ئینسانە پێشکەوت و خوازەکاندا لە وڵاتی گەشەکردووی سەرمایەداریدا گەلێک بەرپرسیارەتی بەسەر دەوڵەتەکاندا سەپێنراوە. ئاست و ڕێژەی ئەم مافانە بەنسبەت بەهێزی چینی کرێکار ڕێکخراو لە هەر وڵاتێکدا جیاوازە. وەک نمونە کاری منداڵ لە قانونی ئەم جۆرە وڵاتانەدا قەدەغێ. تەمەنی منداڵ لە هەندێک وڵاتدا 16 ساڵە و لەو مەودا تەمەنیەشدا منداڵان نابێت کار بکەن، بەڵام دەتوانن دەورە ببین. لەم جۆرە وڵاتانەدا ئەو خاوەنکارانەی کە منداڵان وەکو کەراموز بەکاردێنن نەتەنیا خۆیان حەق دەستێک بەو منداڵانە نادەن، بەڵکو یارمەتی داراییش لە دەوڵەت وەردەکەن. لە هەمان حاڵدا بەشێک لەو منداڵانە لە ژێر ناوی کەراموزیدا وەک کرێکارێکی بەتەوامانە بەکاردەهێنرێنەوە و دەچەوسێنرێنەوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بارودۆخی بەتەواوەتی نامرۆڤانەیە. لێرە دەستی مدیرانی دەوڵەتی و خاوەنکارانی کەرتی تایبەت بۆ چەوسانەوە و سوء ئیستفادەکردن لە منداڵان لە هەموو بارێکەوە ئاوەڵاترە. لە کۆماری ئیسلامیدا چەندین ئۆرگانی ئیداری قەزایە و ئینتیزامی بەرپرسی بەڕێوەبردننی کاروباری منداڵان، زۆربیان و بە تایبەت هێزە ئینتیزامی و قەزایەکان وەک گوێڵکەر، سوالکەر یان زاتەن تاوانبار چاوێن لێ دەکەن. ئیدارەی بەهزیستی و شارەداریەکانیش کە بە شێوەی قانونی بەرپرسی خۆڵقاندنی بارودۆخی ژیان، خوێندن و کار ئامۆزی منداڵانی کار و خیابانی و بە قەولی خۆیان بێ سەرپەرستەکانن بە بەردەوامی بۆ یەکتری حەواڵە و پاسیەدەن. کاری منداڵان دەبێ بە تەواوی قەدەغە بێت. ئەم قەدەغە بوونەش دەبێ یاسایی و هەروەها کۆمەڵایەتی و فەرهەنگی بێت. دەبێ کەش و هەوایەک لە کۆمەڵگا دەبخڵقێت کە بەکارهێنانی منداڵان وەک شەرم و تەنانەت جەنایەت چاولێ بکرێت. لە ئاوا کۆمەڵگایەکدا دەبێت دەوڵەت بە ئەرکی خۆی بزانێت کە هەموو ئیمکاناتی خوێندن و بێداشتی بۆ منداڵان بەبێ لە بەرچاوگرتنی جێگا و شوێنی ئابووری و کۆمەڵایەتی بنەماڵەکانیان فراهەم بکات. پێویستە کارئامۆزی منداڵان لە ژێر چاودێری ئۆرگانە بەدەنی و کرێکاریەکاندا بەڕێوە بچێت. منداڵان دەبێت کاتی منداڵی بەسەر بن، شاد و خۆشحاڵ بن، بە شێوەی سروشتی گەشە بکەن و ئیمکاناتی گەشە و هەڵدانی توانایەکانیشیان بۆ ئامادە بکرێت. دەستە بەرکردنی هەر ڕادەیەک لە مافەکانی منداڵان بە بەراوردکردنی هاوسەنگی هێزی چینایەتی لە نێوان چینی کرێکار و چینی سەرمایەدار و ئاستی فەرهەنگی کۆمەڵگادا ممکن دەبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتیینە کۆتایی بەنامی لەگدانەوە هەڵوێستیم جارش. هیوادارم توانی بێتم کەمێک زانیاریم پێبەخشی بێتن و لە کاتی ئێوەم نەگەشتە بێت. سپاس کە تاوەکو کۆتاییان بەنامەش لەگەڵمانە بوون. تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.